والله بكل شيء عليم. ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی و بەرجەستەکردنی پایەکانی حکومڕانی و پاراستنی مافەکانی مرۆڤ و فراوانکردنی ئازادیە سیاسی و مەدەنی و ڕۆژنامەوانیەکان خواستی کۆمەڵی دادگەریە و لە دوای کۆنگرەی پێنجەمەوە کار بۆ بەدیهێنانیان دەکات. ئەندامێکی سەرکرداتی کۆمەڵ دەڵێ ئەوەی گرنگە کۆمەڵ لە سەرەتای دروستبوونیەوە کاری لەسەر ئەم تەوەرانە کردووە و بۆ داهاتوش دەبێت کار لەسەر ڕاستکردنەوەی ئەم دۆخە بکات. ئەوەی گرنگە توانین بڵێن کۆمەڵ هەر لەو ڕۆژەی شوناسی ئۆپۆزیسیۆن بوونی لە چوارچێوەی هەرێمی کوردستان بەرز کردوێتەوە کاری لەسەر ئەم تەوەرانە کردووە، چونکە بەڕاستی بەم تەوەرانە نەبێ ئیسلاحی واقعی هەرێمی کوردستان ناکرێ. بەرنامەی پێشتر هەیە و دەبێ کۆمەڵ لە دوای کۆنگرە کە ئیقراری ئەم خاڵی کردووە دەبێ ئیش لەسەر ئەوە بکە زەخت دروستکە فشارکە بە هەموو وەسیلە مەدەنیەکان وەسیلە دیبلۆماسیەکان و علاقاتیەکان و هەموو ئەوەی پێی دەکرێت بۆچی بۆ ڕاستکردنەوەی ئەو دۆخە. چاکسازی ڕیشەیی بە سەرکردە و دەسەڵاتی ڕاستەقینە دەکرێت و بە کەسانێک دەکرێت لە خەمی دین و ژینی هاوڵاتیاندا بن، بەڵام دەسەڵاتی کوردی هەمیشە پێشەی لیمافەکانی مرۆڤی کردووە و هەلپەرستانە تەنها چاویان دەوروبەرەکانی خۆیانیان بینیەوە. ئەمڕۆ لە کوردستانە بۆ حکوومەتێک کە لە کوردستانە هەیە پێی بڵێن حکومێکی باش و حکومێکی تەندروست و پێمان وایە بەڕاستی ئەمانە کەسێک کە ئەتوانێت حکومڕانێکی تەندروست کات گرنگە سلوکی بگۆڕێت پێش حکومڕانی و لە کاتی حکومڕانیە بۆیە سیرەکەی بەڕاستی ئەمانە خەڵکانێکن کە حکومڕانیەکەن ئێستش لە دەسەڵاتن پێیان وایە هەر خەڵکێکی شۆڕژگێرن، یعنی پێیان وایە ئێستش لە شاغن و لە ناو خۆیانە شەڕەکەن و بۆیە نەیانتوانێت سلوکیان بگۆڕن، بۆیە ناشتوان حکومڕانی ڕەشی بکەن، چونکە مرۆڤ کەی ئەتوانێت لە ئیشێکا سەرکەوتوو بێ سلوکی بەپێی ئەو ئیشە بێ، سلوکی بەپێی ئەو پۆستە بێ کە وەلێگرێ، واتە کاتێک کەسێک شۆڕشێک کەسێکی حیزبیە لە ناو حیزبەکەی خۆیان بۆ ئەندامانی خۆیەتی، بەڵام کاتێک ئەچێتە ناو حکوومەتەوە سلوکی گرنگە بگۆڕێ بۆ عامی خەڵکی بێ، چکە پێناسە و شێوازی حکومڕانیکردن بۆ خەڵکە، بۆیە بەڕاستی کەسێک نەتوانێت سیاست بۆ خەڵکە ناشتوانێت سلوکی بگۆڕێ، هەمیشە هەر لە ڕابردواژی و هەمیشە ئەبێ بەبار بەسەر خەڵکی و دەسەڵاتدارانی کوردستان هەمیشە بە دوای بەرژەوەندی حیزبیەکانی خۆیانەوە بوون و هەوڵی ئەوەیان نەداوە چاکسازی ڕیشەیی لە دەسەڵاتی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی بکەن، مافەکانی مرۆڤ و هاوڵاتی بوون بەرجەستە نەکرا و خەڵک خراوەتە نەهامەتیەوە کە سەرنجامی ئەوەش بۆ دەسەڵاتداران خراپ دەشکێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.